هێز ئەمنیەکانی پارێزگای نینەوە دەستیان بە ئۆپراسیۆنێکی بەرفراوان کردووە لە ناوچە جاجایەکانی ئەو پارێزگایە بۆ گەڕان بە دوای شانە نووسەکانی تیرۆریستانی داعش. فەرماندەی فرقەی 20 سوپای عێراق دەڵێت لە هەڵمەتەکانیان دەیان تیرۆریست دەستگیر کراون و هیچ مەترسیەکیش لەسەر مووسڵ و سەر هەڵدانەوەی تیرۆریستان لە شارەکە نییە. ئێمە پرۆسە سەربازەکانمان مستەمڕە و ئینشاءڵڵا هیچ خەتەریات هیچ مەترسیەک لەسەر شاری مووسڵ نییە. هەنێک لە پاشماوەکانی داعش ئەتوانین بڵێن لە چەند شوێنەکە گیریان خواردووە و هیچ ئەتوانین بڵێن هیچ چالاکیێکیان نییە. ئێمە بەردەوام بەدوای ناگەڕێن و تا ئێستاکە توانیمانیانی وەکو فرقەی 20 زیاد لە 45 داعشی بگرین. ئۆپراسیۆنی هێز عێراقیەکان لە دوای ئەوە هات کە شانە نووسەکانی داعش لە چەند شوێنێکی جیای ئەو پارێزگایە چەندین کردەوەی تیرۆریستیان ئەنجامدا. لێپرساوی مەڵبەندی هەفتی نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت لاوازی ئیدارەی مووسڵ و ململانەی نێوان هێزە ئەمنیەکان یەکێکە لە هۆکارەکان کردەوە تیرۆریستەکان لە مووسڵ زیادی کردووە. ئیدارەی مووسڵ نەیتوانی وەکو پێویست ئیدارەی وەزعەکە بکە بە تایبەتی هێزە ئەمنیەکان. هێزە ئەمنیەکانی مووسڵ کە جەیشە و حەشدە لە ناو حەشدیش ئەنواعی حەشدە مەسەرەن ئەو حەشدە دژی ئەو حەشدێ ئەو حەشدە بۆ خۆی ئیشەکە ئەمانە هەمووی بووینە هۆکارێک بۆ ئەوەی دائیمەن خەرچی مووسڵ لە دلە ڕاوچێ بێ. ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ داعش. من لەو قەنەعەتە نیمە کەەوە داعش ڕۆژێک لە ڕۆژان بتوانانی وەکو جاران مووسڵ داگیر کاتەوە ئەمانە بەڵام خۆتە زانی ینی تەقینەوە دەکرێت مەشاکلی دی دەبی خەڵک دەکوژرێ ئەمانە هەمووی واریدە ینی بەنسبەت مووسڵ. لە پارێزگای نینەوە جگە لە شاخەکانی عەتشانە یاخۆت ناوچەکانی حەمام عەلی لە سنووری مەخموریش لە شاخەکانی قەرەچۆخ شانە نووسەکانی داعش بوونیان هەیە و چەندین جاریش لەلایەن فڕۆکە جەنجەکانی عێراق بردومان دەکرێن. مەخموریەکان دەڵێن شاخی قەرەچۆخ لە ئێستادا بۆتە ئارامترین شوێن بۆ شانە نووسەکانی تیرۆریستانی داعش و چەند جارێکیش کردەوەی تیرۆریستیان لە سنوورەکە ئەنجام داوە. ئەم داعشانە ئێستا لە شاخی قەرەچۆخن کە شاخی قەرەچۆخ نێوانی هەردوو ڕووی بەتایبەتی کەندێناوە و گوێر لەلایەک و ناحی قەراز و مەخموریش لایشتر دووری ئەم شاخە زیاتر لە 27 کیلومتر دەگرێتن. داعش لە قەدی قەراز زائیدەن لە ڕووی مەخمور بوونیان هەیە ئەم چەکدارانە. لەم ماوەی مانێ ئەوە نییە داعش لە ماوەی ساڵی ڕابردوو هیچ جوڵەیەکی نەکردبی بەڵام توانیتی تەنیا بۆم بچێنێ بۆم بچێنراوە بچێنێتن لە دەوروبەری مەخمور. ئەو ئۆپراسیۆنەی هێزە ئەمنیەکان دەستیان پێکردووە بۆ دەستگیرکردنی شانە نووسەکانی داعش لە سنووری پارێزگای نینەوە تا ئێستا سنووری مەخموری نەگرتوتەوە. بە پێشایەت حاڵانی ناوچەکەش لە سنووری مەخمور ژمارەیەکی زۆر لە شانە نووسەکانی داعش بۆنیان هەیە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.